تاراوگە کە ئەمە زۆر تایبەتە بە ئێوە ئەوانەی کە لە تاراوگەن. تاوان لێرە کێشەکە جۆرێکی ترا و کێشەیە من باز ناکەم چونکە شتەکە تایبەتە بە ئێوە. لێرەش تاوان جۆرێک لە مۆراڵ لە ناو ئەونەوە تازەیە دروست بووە کە ینی پەیوەندی نییە بۆ مۆراڵی کە باوانەکان هەیەیانەوە زیاتر پەیوەندیە بۆ مۆراڵی کە لەوێ هەیە و جۆرێک لە ئیشکالی گەورەی دروست کردووە. بەڵام ئەمە شتێکە کە پێی نازاندێت چونکە ئەو گەنجانە کە تۆ تا قسەیان لەگەڵ نەکەیت و نەچیتە ناو ئەو خەیاڵە یانی ئەو ژیانە ناوەکی هەیەیانە تۆ نازانی کە ئەمانە وەکو بڵێ لە شوێنێکی ترەوە پەروەردە کراون کە ئێرە نیە بەڕاستی. ئەوش لە ڕێگەی تابەن بڵێن ئینتەرنێتەوە کە ئەوانە سێری ئەفلامیان کردووە، سێری محازەراتیان کردووە، ینی سەرچاوی زانیاریان بۆ ئەو پرسیارانی کە هەیەیانە دایمەوە بۆ کە لەوێ هەیە بڵین بۆ نمونە کێشەیەکیان هەیە دەچن کۆمەڵە محازەرە لەسەر ئەو کێشەیە گوێ لێ دەگرن کە کێشەکە کێشەی کەسێکی ئەوروپیە لەوێ و ئەوان لە ڕێگەی ئەمەوە جۆرێک لە هەز دەکەم مۆراڵ لە ناو زەینیانە دروست بووە کە ئەو مۆراڵە لەگەڵ لێکدژی پیا دەکا ئەمجارە لەگەڵ خێزانەکە ناکە لەوێ بچووکە ئەمجارە لەگەڵ کۆمەڵگاکە. یعنی ئەمە تقریبەن وەکو ئەو وایە کەسێکی ئەوروپی ئایا لە خێزانێکی ئەوروپی بێتە ئێرە مناڵەکانی بە پێچەوانەوە یا دایک و باوکەکە وەکو وا بێ بڵێنەوە مۆراڵی ئێرە هەڵگرنەوە مناڵەکان تووشی ئەم باوکو و دایکە ببن. ئەمەش کێشەیە کە بەس منە و گرفتە باز ناکەم. بەراوردەکە باس دەکەم بەو شێوەیە باشە و کاتە ئەمە ڕوون بوویەوە ئەوەی تریش بەڕاستی ڕوون دەبێتەوە. وە لێرە من هەوڵ دەدەم ئەو بابەتەی باسی دەکەم هەر تەواو من پشت با و خێبرەیە دەبەستم کە لە بەرکەوتم لەگەڵ ئەو مۆراڵە لەو ساڵانە کە من لەوێ بووم ینی کۆم کردوێتەوە. لەبەرەوە ناگەڕێمەوە بۆ کتێبەکان کە چۆن بۆ نمونە باسی کۆمەلگای مەدەنی دەکەن و باسی هاوڵاتی دەکەنەوە ئەمانە وەکو بڵێ کۆمەڵێک کڵێشاتن دەکرێن بەڵام هیچمان لەبارەی ئەو قوڵاییەوە پێ ناڵێن کە و سیستەمە چۆن کار دەکات. یانی ئەنی لێرە کەسانێک بڵێن کە لەوێن لە ڕاستیا کە دێنەوە لێرە باسی بۆ نمونە هاوڵاتی دەکەن نەرەوە باز دەکەن کە تۆ دەتوانانی لە کتێبەکە بیخوێنیتەوە. ینی ئاتیمات ناخاتە سەر ئەو ئەزمونەی کە لەوێ هەیەی لەگەڵ ئەو کۆمەلگایە لە کاتێکە ئەو کەسە لە ناو کۆمەلگایە دەژی. بەڵام ئەمە سەبەبەکەی ئەوەیە کە ئەم کەسە ینی وەکو بڵێ جۆرێک لە ڕێکلام بکا بۆ ئەو کۆمەلگا ئەوروپیە یا بۆ ئەو مۆراڵی کە هەیە ینی بە شێوەیەک ڕێکلام دەکا کە شتانێک گەیە بەڕاستی ینی لە ناو ئەو کۆمەلگایە نییە ئەم بۆی دروست دەکات. و بۆ نمونە دەڵێ لە کەنەدا یا لە هۆڵەندا کورد بۆی هەیە لەوێ سیستەمی پەروەردەیی خۆی دامەزێنە و بە کوردی بخوێنێ. لە کاتێکە ئەمە ینی ئەوەی کە ئەو کەسە وا تەسەور دەکا ینی ئەمە ینی هینە دەکرێت ئەمە ممکن نییە چونکە لەوێ مشکلەکە ئەوەیە مۆراڵ و کولتور پێکەوە لێک دراون. یانی ئەو مامەڵەی کە لەگەڵ بەپی مۆراڵەکە مامەڵە لەگەڵ کولتورەکە دەکرێت لە شوێنەکە کە کولتور دابش بوو یەکسەر مۆراڵیش لای ئەوان دابش دەبێت لەبەرەوە ڕێگەی پێنادرێن بەزە وا باسی دەکا کە ئەمە ڕێپێدراوە یعنی لە کاتێکە ئەمە وانە و ئەمانە کۆمەڵێشتن ینی هەست دەکەیت بەشێکی بۆ ئەوەیە کە جۆرێک لە ڕەواج بە کاڵاکەی خۆی بداکە دێت لێرە دەی فرۆشیە لە ڕاستە و ڕاستیەکانەوەی کە ینی کۆمەڵێ شت هەیە کە ئەفسانەن وکو خەیاڵات وان کە بۆ ئەوێ دروست دەکا و لێرە وەکو ینی لێرە دەیفرۆشێتەوە. ئەمە شتێکی باش نییە و ئەمە هۆکارەکەی ئەوەیە کە ئەم کەسانە بەڕاستی ینی لەگەڵەوەشان لەوێ ژیاون ینی زۆر بە نائاگاییانە لەوێ ژیانیان کردووە هەرگیز بیان لەوە نەکردوێتەوە کە ئەوەی تایە دەژین چۆن چیکەنەوە چۆن بیری دەکەنەوە. و من لێرە کە لەم باسانە بەڕاستی هەموو ئەوەی پشتی پێ دەبەستم بە بابەتکردنی ئەو ژیانەیە کە لەوێ بینیم و هەوڵ دەدەم ئاوا بەش بۆیە ئەمەی کە لێرە باسی دەکەم مەز دەکەم شتێکی زۆر زیندووە ینی کۆمەڵێک کڵێشە نییە لە ناو کتێبەکانە دەری بێنین و هەر ئەمەش ئەس دەکەم پرسیاری جدی دروست دەکاوە ڕێگا دەکاتەوە بۆ
ئەوەی کە ئێمە بیر لە حاڵی خۆمان بکەینەوە لە ناو مۆراڵێکی دیاریکراوە کە وەری دەگرین بە بێ ئاگایانەوە بە بێ ئاگایانەش جێبەجێ دەکەین. جا پێم باشە ئێستا من بەشی دووەم دەست پێ ناکەم، بەشی دووەمی سیمینارەکە کە ئەوەیە چۆن ئەم بنەمای پاراستنی کەرامەتە دەچێتە ناو خێزانەوە ئیش دەکا. لە بری ئەوە پێم باشە و پرسیارانەی کە ئەو برادرانەی ئێرە هەیەیانە ئەوانەی ئەوێ لای ئێوە هەیەیانە پرسیارەکان بکەن بۆی بابەتەکە قوتر بکەینەوە، ینی بۆی بە باشی لەگەڵ یا بڕێ. وڵا دکتۆر دوای دەستخۆشی من لەگەڵ زۆربەی بیر و بۆچوونەکانت بووم، بەڵام یەک شت کە تۆ سەرەتاکەی دەست پێ کرد بە من وازح نەبوو لەبارەوەی گوتت وەزیفەی یاسا بۆ کۆنتڕۆڵکردنی شەڕانگێزی ئینسانە. ئایا ئەمە لە ئاستەکەی خوارەوەدایە یان باوڵێنەوە دیوە ئاشکراکەیە یان هەر کۆی شتەکە ئەوەندەیە؟ لە بروی وڵاتی دەگەم لە ڕاستیدا وەزیفەی یاسا بۆ پاراستنی نیزام بێ، سیستەم بێ. اینجا ئەو سیستەمە مەهماکان چی بێ یاساکە دادەڕێژێ و دواتر لە پاڵ پاراستنی نیزامەکەدا طبعاً بۆ کۆنتڕۆڵکردنی شەڕانگێزی ئینسانەکان و ڕێخستنی کۆمەڵگاش ئەمە دیوە ئاشکرا و یا دیوەکەی خوارەوەیە. ئەگەر ئەمە ڕوونکەی تۆ سپاس دەکەم. کاکەفان باسەرچی وردت کرد لەسەر هیگڵیان و دوای هیناتەوە سەر مەسەلەی سۆشیاڵ و ئەو باوکە کەلتوریەی کە مەسەلەن ئەوروپا دروستی کردیە کە بایۆلۆجی نیە و لە خزمەتی هەموو تاقیچی مرۆڤ بۆوانە کەوانەی پێداویستیان پێ بپۆشێوە. لە ڕاستیدا ئەوە زۆر پێش هیگڵ ئەو شتە ڕوویدایە، لەوانەش ئاگادار بێت و ئەوە دەگەڕێتەوە سەر کەنیسەکان، کەنایسەکانی هەر لە سەردەمی دەتوانم بڵێم مارتین لوتەرەوە کە گۆڕانی زۆر گەورە ڕوویدا لە ناو کەنیسەکان لەبەرەوەی کەنیسە حکومەت بوو، دەسەڵات بوو، هەموو شتێک بۆ کاتا خێروبێری هەموو مرۆڤەکانی لە لای خۆیەوە دابەش دەکرد. دواتر ئوگۆ کۆمپانیا کە کەسەکی دەتوانم بڵێم گۆڕانکاری گەلە گەورەی دروست کرد لەو جۆرە سیستەمەی کە پێشتر هەبووە لە ئەوروپا بە تایبەتی کە بڵێن بەگشتی بە گریگۆریان کەلەندەر ناوی دەرکرد. دواتر لە 1520 سەپۆرتی مارتین لوتەری کرد کە کاردیناڵەکە مرد، ئەو چوە جێی لەبەرەوەی ماتماتیشن بوو، کۆمەڵک شتی ڕوون کردەوە لەسەر مەسەلەی لەدایکبوونی حەزرەتی عیسا و ئەو شتانە گوتیان نابێ ئەمە لە یەکی هەفت چیتر ئاهەنگی سەر لەدایکبوونی ئەوە بکەینەوەی تر ئەوە لەو پێناوە سەپۆرتی مارتین لوتەری کردوەتی دەبێ هەر کەسە بە زمانی خۆی کتابی مەسیحی بخوێنێ بایبڵ کە لەسەر دەرگای کەنیسە طبعاً ئەوە سەری هەڵدا بە زمانی ئەڵمانی دەینووسی و چ دەنووسرا لاتین، دواتر زیندان و دوای کۆمەڵێ بە هەزاران ئینسان تێدا کوژرا. ئەلێەوە گۆڕانکاری گەورە سەری هەڵدا تێدەگەی ئەو ڕوونکردنەوانە لێەوە سەری هەڵدا بەڕێی من و بەڕێی زۆر کەسی کەشێکە مەسەڵەن ڕوونکردنەوەیاندا ڕاستیلانێ خۆشت بار ئاگادار بڵانێ کاتت نەبێ شتێک. ئەو جا ئەو شەپۆلە فیلۆسۆفیەکە غیاب بوو بە درێژایی دەتوان بڵێن زیاتر لە هەزاران ساڵ توانی ئەلەوێەوە سەرداویان دەست بکەوێت. بۆیە دەبینیت بە هەموو شێوازێک هەر لە هیگل هەر لە فیختە هەر لە شێلینگ یعنی ئەوانە هەر یەکەی لە ڕوانگەکەوە لە بۆی هاتن کە دەگەیت تا دواتر گەیشتنە گۆڕانکاری بە ئینگلیزی کە بدرێت فلیپ داون، یعنی بیرۆکەکانی هیگل هەستا سەرا بنیان کرد کە کارل مارکس دەتوانێت بڵێن بە یەکەم کەسێکە لە ڕای نونگە چایتنگ شتی لەسەر دەنووسی. ئەوە بوو ئەو گۆڕانکاریانە ئەوە خەڵکی هەژار و فەلاح و جوتیار و ئەوانی لە شەریکە بچووکەکان و گەورەکان دەستکاریان دەکرد باوەڕیان وابوو کە دەبێت ئەو ئیکواڵەتی کە عیسا باسی کردی کاتی خۆی لەسەر باسکێتەکەەوە کە نانەشتدا بۆ دابەشی کردێ بەسەر هەمویان ئەلەوێەوە سەرچاوی گرتیا، یعنی ئەو فکرانە هەمووی تەسەوڕکە. دواتر وردە
بأكاديميان کرد تا گەیشتن ئەو قەناعەتەی هیچ عیلاجی نییە، دەبێت فیدالیزم نەمینێ و دەبێت ئەو سیستەمە نەمینێ بەرەو سیستەمەکی یەکسانی و دواتر هەتا گورزی گەورە گەوریان لێدان لە چەند جەنگێک وەلەو کاتی زۆر لێوە قسانە بەڕاستی ڤیلهێلم کەیسەر کە لەناو دەبدرێ و کاک بەستی کاتەکەت تەواو بوورە، یعنی ئەوەندە ڕوونکردنەوە ما زیاتر. پرسیارێکم هەیە کاک دکتۆرە و باسی کە تۆ لەسەر کەرامەت کردت تایبەت بە کەرامەتی ئینسان، پێت وانییە ئەوە زۆرتر تۆ باسی مافەکەی لەسەرەوەی کەرامەت بێ؟ یعنی من ئەس دەکەم مەسەن نەگەر بچێتە سەر کەرامەتی ئینسان لە ڕووی ئایدۆلۆژی سیاسی مەزهەبی، یعنی ئەوانەی کە لە پەیوەندی بە فکری ئینسانەوەی نەک بە پەیوەندی بە مەعامەلەکردن لەگەڵ کەسەکانی ترەوە بێ، ئەوانەی کە پەیوەندی بە مەعامەلەکردن لەگەڵ خێزان بێ لەگەڵ تاچی کۆمەلگا بێ تقریبەن بە شێوەیەک بە ڕێکخراوە لە ڕووی یاساوە ئەمینە ئەمە زیاتر وەکو مافە. بەڵام کەرامەت شتێکی تقریبا من ئەگەر وا تێ بگەم کەرامەت لەوەی ئازادی ئینسانە، یعنی ئەو ئازادی ئینسان کە هەیەی وەکو بوون وەکو ئینسان ئەوە پەیوەندی بە هیچ کەسێک ناتوانێت ئینکاری لە ئینسانی بوون بکات، کەواتە لە ئینسانی بوونی کەسەکە بکاتن دەکاتەوەی کە کەرامەتی ئەو کەسە لەوێەوە تۆ دەتوانێت بیپارێزی نەک لە ڕووی مافەکانەوە. بەڵام ئەگەر تۆ بەڵام ڕێگر بووی لە ئینەکەدا ڕێگر بووی لە جێبەجێکردنی مافەکانەوە دەچێتە شتێکی ترەوە. من پێم وایە بە تایبەتی مەسەن لە فەلسەفەوە زۆر باسی مەسەلەی ئازادی و اختیارەکەن، مەسەن لە ناو دینی شار تقریبەن بەو شێوەیە ئینسان ئازادە یا اختیاری هەیە، لەوانەی کە دەیبەستنەوە ڕێک بەو مەسەلە کەرامەتە بەشێکی دەیبەستنەوەوانەی کە لە ئایدۆلۆژیە زامە بەستم بە تەنیا دینیش نییە. بەڵام ئەوەی کە دەچێتە ناو کەرامەتەوە بەتایبەت لاوەی کە تۆ لە هینی مۆدێر ناباسی بکەی، من ئەس دەکەمەوە من وا تێگەشتم زۆرتر دەچێتە ناو چوارچێ مافەکانەوە. دەستەکان خۆش بە من ئەو پرسیارم. ئەو برادەرە ویستی قسە بکە بەڵام دیارە ڕۆیشت دەرەوە دیار نییە. تۆ دەتوانێت قسەکان مایکەکەت بکەوە، مایکەکە داخراوە. تەواو پرسیارەکان تەواو بوون؟ بەڵێ زۆر باش. بەوەی کاگەڕاڵ دەست پێ دەکەم، بێگومان وەزیفەی باوکە کە خۆی عیبارەتە لەو سیستەمەی کە و پەیوەندیە ڕێک دەخات لە ڕێگەی هەرە و تاکانی کۆمەلگاوە کە ئەرک و مافی پێسپاردوو. یعنی بۆ نمونە ئەوەی کە ئەو هێزەی کە حکومەتەتی لە ڕێگەی پۆلیسەوە ڕانی هێزەکەی بۆ لادان لە مۆراڵەکە بەکاردێنێ بۆەوەی کە لەو لادان لە مۆراڵ ڕوونەدا یا لە لادان لە یاسا ڕوونەدا، ئەوە تەبەن بۆ پاراستنی سیستەمەکە خۆیەتی، یعنی خۆی لە ڕاستیە باوکەکە هەر خودی سیستەمەکە خۆیەتی نەکە شتێکی بەس ئەم سیستەمە لە ڕێگەی ئەو ئەرک و مافانەی کە بۆ تاکەکان دیاری کراوە لە دامەزراوەیەکی حکومیە یا لە دامەزراوەیەکی ناحکومی ئەمە کار دەکات. تەبەن دوو جۆر وەکو بڵێ لە یاسا هەیە، یاسایەکیان هەیە کە حکومیە، یاسایەکیان هەیە یاسایەکەیە کە حکومی نییە، ئەمە لە ڕێگەی پەروەردەوە یعنی کار دەکات، یعنی بەرپرسیارەتی تاکەکانە وەکو ئەوەی کە هی ئەو کۆمەلگایەن و بەرام بۆ ئەو کۆمەلگایە بە شکلێکی خۆبەخشانە کار دەکەن. مەبەستم ئەوە نییە کە ڕێکخراوە ناحکومیەکان یاسایان نییە، بێگومان بوونی ڕێکخراوەکە بە یاسا ینی دامەزراوە، بەڵام ئەو کارانەی کە دەکرێت وەکو بڵێ وەکو واجبێک وەکو ئەرکێک کە خۆت دەیخەیتە ئەستۆی خۆت دەیکەیت و خۆت اختیاری دەکەیت و ئەرکێک نییە کە تۆ وەریگری لەوی تر، ینی ئەرکێکە کە خۆت اختیاری دەکەیت و وەری دەگریت. لەبەرەوە ئەم دوانە یەکێکیان لە ناو تاکەکانە وەکو مۆراڵێکی وەکو یاسایەکی نەنووسرا و کار دەکا، یعنی وەکو عادەتێک کە ئەمانە
تاکانە فێری بوون ئەوی تریان بەس لە ڕێگەی یاساوە کە تۆ مافت دەخورەیە ئەرکێکت هەیە لە شوێنەکەیت ئەم یاسایە پەیوەندەکانە ڕێک دەخات لەبەرەوە چاودێریکردنەکە شەرط بەشێکە لەوەی کە ینی ئەو کەسانە دەیکەن کە ئەرک و مافیان هەیە وەکو وەرتاکێکی تر ینی خودی سیستەمەکە نییە خودی سیستەمەکە دایک و باوکەکەن کە بە شکڵێکی ینی نادیار هەن لەناو یا لەناو وەکو یاسایەکی نووسراو هەن جێبەجێ دەکرێت یا وەکو یاسایەکی نووسراو هەیە لەناو تاکەکانە بە شێوە ینی ئەمەیان کە بە یاسایەکی نەنووسراو هەیە لەناو ڕێکخراوە ناحکومیەکانە کاری خۆی دەکات وەکو شتێکی مۆراڵی تاوان من هەردووکیان بە دەبستمەوە بەوەی ئەو سیستەمی کە مۆراڵی پیشەیی تاک لەو کۆمەلگایە دیاری دەکات ئەوەی کاک بەستی من بەڕاستی باسی هیگڵم نەکرد لەوەی کە هیگڵ لە هیگڵەوە شتێک دەست پێ دەکات لەکوێ کۆتایی پێدێ ئەمە لەکەیەوە ئەم هەوڵە هەیە من لێرە باسی مێژووی پەیدابوونی ئەم مۆراڵە ناکەم لە ڕاستیە من ڕاستەوخۆ باسی ئەو مۆراڵە دەکەم کە ئێمە لە ئێستا بڵێن کەسێک کە لەوێ بەری دەکەوێت و من باسی ئەو لەحزانە دەکەم ئەو ینی من ئاماژەم بەوەدا کە باسەکەی من لە ڕێگەی کتێبەکانەوە نیەوە لە ڕێگەی مێژووەوە نیە ڕێک ڕاستەوخۆ لە ڕێگەی ئەوەیە کە من خۆم بەر ئەو مۆراڵە کەوتوم لەوێ و ئەوەی کە خۆم لە حەزم کرد و ئەوەی کە خۆم تێڕاماوەم لەوێ ینی ئەمەی کە ئێستا دەیڵێم وامشیکردنەوەیە بەڕاستی لەوێوەیە ینی من ئەمەی کە بینیومە لێرایتر من هەوڵ دەدەم شی بکەمەوە وەکو خبرێک لە ناوما کۆبووەتەوە و هەوڵی شیکردنەوەی دەدەم تاوان من لێرە باسی سیستەمە مۆراڵیەکە دەکەم نەک جێبەجێکردنی تاوان لە کاتی جێبەجێکردنا ئەم سیستەمە مۆراڵیە چۆن جێبەجێ دەکرێت ئەمە شتێکی ترە لادان لە مۆراڵ چۆنە مۆراڵ شکێنی لە چ شوێنەکە دەکرێت چی مۆراڵ شکێنیە ئەوە دواتر من باسی دەکەم ینی بەڵام ینی هەموو سیستەمێکی مۆراڵی ینی کە مۆراڵی و کۆمەلگایە خوڕەوشتی و کۆمەلگایە دیاری دەکا واش و کەوتی ئەوان دیاری دەکات لەگەڵ یەکە مۆراڵ شکێنی تایە ینی لادان لە مۆراڵ یا بەمانە حکوومیەکەی ڕسمیەکەی لادان لە یاسا و ئەمە لە هەموو کۆمەلگایەکە ئەمە ئەگەری هەیە و دەکرێت ئەوەی کاگاراڵ بابیرم نەچێتەوە شتێکی تر بوو خاڵێکی گرنگ بوو باسی کرد لە ڕاستیە مەوزوعی دایەنانی ئەم سیستەمە فعلەن بۆ ئەوەی کە مرۆڤ خۆ بەخۆیی نایکا لە شوێنەکە وای لێ بکرێت کە بیکە ئێمە جاری وا هەیە بۆ نمونە حەز دەکەین بڵێن چاکە لەگەڵ مرۆڤێکا بکەین یا چاکە بکەین بەڵام لەوانەیە بێری ئەومان نەبێ بیکەین بۆ نمونە پارەیەک هەیە بەس من بەبێ ئەوەی منەت بکەم بەسەر کەسەکە یا هەر شتێکی تر دەمەوێم پارەیە ببەخشم بەڵام بێری ئەوەم نییە کە بیبەخشم چونکە ئەس دەکەم خۆم پێویستم پێیەتی بەڵام لە ڕێگەی ئەو سیستەمەوە من ئەو بێریەم پێ دەدرێ کە من پارەکە ببەخشم یا هەندێکی هەر نایەوێ ئەمە بکە چونکە هەمووی نایەوێ ئەمە بکە و ئەوەی کە نایەوێ بیکە ئەمە دەیکەیتە خویەک عادەتێک و ئەرکێک لە ناویا کە بەردەوام بوو دەبێتە شتێکی ئاسایی لە لایکە ئەم پارەیە بدا ئاساییە و ڕەوایە بیدا و ئەم کەسانە گەر با هوشیاریەوە تەمان مشکلەکە ئەوەیە ئەوەی لاقەی بە مۆراڵەوە هەیە شتێکی ناوشیارانەیە ینی تۆ نظامێکە دەیچێنی لە ناوتاکە و خۆ بەخۆی ئیش دەکات ینی بۆ نمونە ئێستا ئێمە کە قسە دەکەین وەکو سیستەمێکی زمانی لە مێشکمانە هەیە ئێمە بەبێ ئەوەی بیری لەکەینەوە قسە دەکەین چونکە لە ناومان ناچەسپاوە وا ڕاهاتوین و ئێمە کە دەڵێن ئەوە خوڕەوشتە ینی ئەو کەسە ڕاهێنانی کردووە تا ئەو شتە وەکو نظامێک لە مێشکیا بچەسپێ و بتوانێ بیکە بەڵام کەسانێک کە دێن بیر لە مۆراڵەکەش دەکەنەوە وەوانەی بیر دەکەنەوە و دەتوانن لەوە تێ بگەن کە ئەمەی دەیکا لە ڕاستیا بە شێوەیەکی تر لە شوێنێکی تر و لە دۆخێکی ترا ئەم وەری دەگرێتەوە بەڵام ئەمەی دەیکا دەیدا بە کارێکتەرە گشتیەکە
کە هیچ وەکو بڵێ وەکو ئەرکێک دەیدابە و دواتر لە تا کەسێکی وەرناگرێتەوە کەم نەتی بک بەسەرا وەکو مافێک لە کارکتەرە گشتێکە وەری دەگرێتەوە. کاتێک کە تۆ لەمە تێگەیشتی هەست دەکەی ئەو نظامەی ڕێکخراوە چۆن سوودی کەسیتایە بە ئەمان شێوە سوودێکی گشتیتایە. یعنی بۆ نمونە ئەم پارەی تۆ کە دەیدەیت بەو کارکتەرە گشتیە و دەگەڕێتەوە بۆ کەسێک کە پێداویستە بنچینەیەکانی نییە و ئەم پارەیە ینی بەشێک ئەو پارەیە وەک بەشێک لە پڕکردنەوەی ئەو پێداویستیانە کە هی تۆیە لەگەڵ پارەی کەسێکی تر و کەسێکی تر و فلانێکی تر کە وەکو ئەرک دراوە بە کارکتەرە گشتێکە ئەم پارەیەوە لێ دەکات کە ئەم کە ساڵ سێنێتەوە بۆ ئەوەی جارێکی تر بچێتەوە ناو ئیش کە چوویەوە ناو ئیش ئەویش جارێکی تر پارە دەخاتە ناو دەخیلە گشتێکەوە وەکە پارەی خستە ناو دەخیلە گشتێکەوە زمانی ئەوە دەکا کاتێک کە تۆ لە شوێنەکان نەتوانی ئیشکەی با لەو دەخیلەیە پارەت بۆ بێ بەبێ ئەوەی کەس منەتت بەسەر بکە بەبێ ئەوەی تۆ پێویستت بە هیچ کەسێک بێت کە داوای لێ بکەی پارەکەت بداتێ و بەبێ ئەوەی بەوەرگرتنی ئەو پارەیە کەرامەتت پارێزراو نەبێت چونکە ئەو کاتە تۆ پارەکە وەکو مافێکی خۆت وەری دەگری وەکو قەرزێک وەری ناگری و شتێک نییە کە ئەو لایەنەی پارەکەت پێدەدا لە بەرامبەر ئەوە شتێکی لە تۆ بێت و ئەوەی لە تۆی دەوێ ئەوەیە کە تۆ بکەویتەوە سەر ژیانی خۆت و بچیتەوە ناو ئیش و ئەوەش لەسەر کاتێک کە تۆ ئەمە وەردەگری و واوەری ناگری کە بچیتەوە سەر ئیش جارێکی تر و دەتەوێت لەسەر ئەوانی تر بژی لەسەر ئەو باجە بژی کەوانی تر دەیدەن ئەوە لە ڕاستیا تۆ کارێکی نامۆراڵیت کردووە و لە یەک حاڵەتە ئەم کارم ینی مۆراڵیە کە تۆ ئەو توانایانەی بۆ کار هەتا ئەو کارە نەبێ کە تۆ بیکەی و نەشتوانی کارەکانی تر بکەی یا لە ڕووی تەندروستیەوە تۆ مشکلەیەک دەبێت کە نەتوانی ئەو کارانەی هەن بچیتە ینی کارەکان بکەیت یعنی عەرقەلە هەیە لە بەردەم ئەوەی کە تۆ کار بکەیت بەڵام کاتێک کە تۆ توانیت و تۆ جارێ بەر لە هەموو شتێک لەناو ئەو کۆمەلگایە لە مناڵیەوە پارە لە تۆ سەرف دەکرێ و بۆ ئەوەی تۆ ببیتە ئەندامێکی ناو ئەو کۆمەلگا پیشەیە و بۆ ئەوەی پیشەیەک فێربی و وەکو بڵێ لە بوارێک لە بوارەکانە کار بکەیت و کاتێک کە تۆ ئامادەی بۆ کار و ئەم پەروەردەیە لە ڕاستیە بۆ ئەوەیە کە تۆ کارێک لە کارەکان لەناو کۆمەلگا بکەیت و کاتێک کە تۆ ئەم توانایەت هەیە و جەستەشت ڕێگە دەدا کارەکە بکەی کارەکەش هەیە دەبێت بیکەی فەراغ هەیە بۆشایی هەیە لە ویایی کار ئەو کاتێک کە تۆ ناڕۆیت ئەوە لە ڕاستیا کارێکی نامۆراڵی کردووە و کاتێک کۆت کە تۆ دەڕۆی بۆ نمونە خۆت وەکو نەخۆش یا بار بیانویەک بێت تۆ خۆت لە کارەکە دەستیتەوە لەویا کار مۆراڵشکێنیت کردووە یعنی کارێکی نامۆراڵیت کردووە کاتێک کە ئێمە ڕێکی دەخەینەوە کەسەکان مۆراڵشکێنی ناکەن ئەو کاتە هەمومان هەست دەکەین ئەو باجەی دەیدەین لە ڕاستیا چەند بۆ سوودی ئەو کەسەیە کە پێی دەگا ئەوەندەش بۆ سوودی ئێمەیە چونکە ئێمە کەسێکی تر دێنینەوە ناو کار کە پارە دەخاتەوە ناو ئەو دەخیلەیە کە زەمانی ئێمە دەکا لە دۆخێکی ئاوە بۆ نمونە زەمانی ئێمە دەکا لەو کاتێکە ئێمە خانەنشین دەبین یا لەو کاتێکە فلان لێرەوە ئێمە تێدەگەین هەر شتێک کە دەیکەین وەکەوەی کە لە سیمینارەکەی پێشوو باسم کرد یعنی بە جۆرێک لە جۆرەکان چۆن سوودێکی گشتیتایە بامان شێوە سوودێکی تاکە کەسیشیتایە ینی لێرا سوودی تاکە کەسی و سوودی گشتی یەک دەگرێتەوە و هیچ شتێک کە ئێمە دەیکەین بەو شێوەیە لەو پەیوەندیا کە مۆراڵە پیشەیەکە ڕێکی خستووە هیچ کردەیە کارێک نییە کە ئێمە نەیکەین سوودێکی شەخسی تیا بێ کە ئەمان بێ لەگەڵ سوودێکی گشتیە یعنی ئەو کاتە تۆ ئیشەکە بۆ سوودی خۆشت بکەی بە شێوەیەک لە شێوەکان وەکو باسم کرد ئەو جار سیستەمەکە بە جۆرێک ڕێکخراوە کە ئەو ئیشەی تۆ ئەگەر خۆشت نەتەوێ بە شێوەیەک لە شێوەکان ببێت بە ینی سوودێکی گشتی لێرەوە نظامەکە ڕۆڵێکی گرنگ دەبینێ لەوەی کە ئەوە ڕێکخا هەر تاکێکی ناو ئەو کۆمەلگا پیشەیە بیەوێت یان نەیەوێت بەشداری بکە ینی ئەرکەکەی خۆی جێبەجێ بکە
و تۆ ئەرکی خۆت جێبەجێ دەکەی بەڵام لەم شوێنە کە ئەرکی خۆت جێبەجێ دەکەی لە هەمان کاتا سوودە شەخسیەکەش شت بەر دەکەوێ و سوودە گشتیەکەش دەگەیەنی و ئەمە ئاوا ڕێکخراوە. من هەست ناکەم وەکو بڵێ ئەگەر بێت و ئەم سیستەمە ئاوا نەبوایە کە سەر ئاوا هەر لە خۆیەوە ینی پارەی خۆی بدا بە کەسێکی تر و ئەمە کاتێک دەکرێت کە ئەو کەسە لە ڕاستیا لە وشیارەکی نەک مۆراڵی ینی کەسێکی مۆراڵی نەبێ کەسێکی ئاکاری بێ وشیارەکی بەرزی هەبێ بەوەی کە ئەو پارە زیادەی لایەتی کەی خۆیەتی هەستا زیادەیە دەبێ بیبەخشێت و لە کاتێکە من هەمیشە ئەحتیاتی ئەوە بکەم کە پارەی زیاترم هەبێ بۆەوەی خۆش گوزەرانتر من بۆەوەی ئەو یانیشتانەی کە ئەوانی تر کە گوزەرانیان باشە منیشەم بێت من هەرگیز بیر لەوە ناکەمەوە کە ئیکتیفا بکەم بەوەی بۆ نمونە ئەوەندەم بەس بێ کە من پێی بژیم بە ژیانێکی شایستە پێی بژیم ینی نانێکی شایستە هەبێ بیخۆم شوێنێکی شایستە هەبێ تایە دانیشم خەستەخانەیەگە بێ کە نەخۆش کەوتم بانی فریان بکەوێت یعنی ئەوەی کە پێداویستە بنچینە یەکانە و ئیکتیفاکردن کەسێک دەتوانێت کە پارەی ئیشی کرد و پارەکە زیاتر بوو لەوەی کە لە پێداویستە بنچینە یەکان تێدەپەڕێ بیبەخشێ ئەگەر بێت و بەوە ڕازی بێ لە ژیانە تەناو پێداویستە بنچینیانی محتاجی کەس نەبێ بەوە نەڕازی بێت نەک ئەوەی کە بکەوێتە ئەو شوێنە کە بیەوێ ئەو پارەیە بەکار بێنێ بۆ ئەوەی خۆش گوزەرانتر بێت ینی بۆ ئەوەی بە کەیفی خۆی سەفەری پێ بکا بۆ ئەوەی کە خۆشی ببینێ لە دنیا و کەسێک کاتێ زۆرینەی کەسەکان ئاوان لەوانەیە کەمینەیەکی زۆر کەم هەبن کە یانی ئیکتیفا بکەن بە پێداویستە بنچینە یەکانی خۆیان دوای ئەوەی کە زیادەیە لە ئیشەکە دەمێنێتەوە بیبەخشێ بە یەکێک کە ئیشی نییە ئەمانە لە خۆیەوە بیکا کەسەکە ئەگەر ئەمانە کەمینەیەک بنە و کاتە پێویستمان بەوەیە سیستەمێکی وا هەبێت تا ببێتە هۆی ئەوەی کەسەکان هەمووی ئەو بەشداریە بکەن کە هەم بۆ سوودی شخصی خۆیانان بۆ سوودی گشتیشە لەبەرەوە من پێم وایە فعلەن ئەو سیستەمە بۆ ئەوە دانەنراوە ینی وەکو بڵێ بۆ کەسێک ئەو کەسانە دانەنراوە کە خۆیان وان کە خۆی وابوو کە ینی بە پێداویستە بنچینە یەکان ئیکتیفای کرد وەزانی دراوسەکەی کە لەو لا ئیشی نییە بۆ برسیەتی لەمەی کە زیادەیە بردی بۆی کە خۆیان کەسەکان ئاوا بوون ڕایەکی ئازادی هەبوو ئەوانی تر پەلاماری نەدەن وەکۆی کە جەنابەت باست کرد کە ئەمە ڕەبتی بە لەوانەیە زۆرجار بە ئایدۆلۆژیاکانەوە هەبەیە بە ئەو بیرروڕایانەی کە کەسێکێت ینی بیرروڕای ئازاد کە یەکێکە لە بنەماکانی ئەو مۆراڵە دەبن بەڵام من لە ڕاستیە مەوزوعی کەرامەت ئەوەی کە هەز دەکەم وەکو بڵێ مەسی کەرامەتی ئینسان دەکا وەکو شخصی خۆم ینی هەز دەکەم من کەرامەتم لەویان نییە لە ڕاستیا کە وەکو بڵێ عیلاقەی بە بیرروڕامەوە هەبێت ینی دەکرێت من بیرروڕاکەی خۆم بە ڕێگایەک لە ڕێگاکان بنووسم ئەگەر نەشیاڵم یانی کەم بە تایبەتی لە ئێستادا ینی ئەسڵ ینی مەجالێک نەماوەتەوە بۆ ئەوەی کە کۆنتترۆلی بیرروڕا بکرێت چونکە هەر کەسە دەتوانێت کەناڵێک هەر لە ماڵەوە دروستکە بۆ ئەوەی بیرروڕاکانی خۆی ئاراستە بکە ینی مەجالێکی زۆر کراوەتەوە بۆی خەڵک نەک بیرروڕای خۆی ینی شتانێکی خۆی پیشان بدا کە لەوانەیە ینی هی ئەوەش نەبێت کە پیشانی بدا لێرەش بامانشەوە ینی تۆ لێرە لە کاتێکا مۆزۆی ئازادی بیرروڕا شتێک نییە لە ناو مۆڕاڵەکە هەبێ بەڵام هەست دەکەی لێرە نەک ئازادی بیرروڕا ئازادی جنەودانیشەیە ینی ئازادی هەموو هەموو وێرانکردنێکی یەکتری هەیە لە کاتێکا ئەمە لە خۆیان یانیشکانی کەرامەتی ئەوانی تریانی ئەمەی کە هەر کەسێک بە کەیفی خۆی دێت بەبێ ئەوەی کە ینی مۆڕاڵێک هەبێت ئەم ئەو ڕاگرێت لەوەی هەر لە خۆیەوە جنێونەدا ئەوەی من پێم وایە کە ڕەبتی بە بەشێک لەوە تەبان ڕەبتە بە مۆزوعی زمانەوە بریندارکردنی کەسەکە لە ڕێگەی زمانەوە بەڵام هیچ بریندارکردنیە لە ڕێگەی زمانەوە بەبێ ئەساسێکی ترکە هەیە ئاوا بە ئاسانی ڕووناکە
ئەوەی لە ڕاستیە مەوزوعی کەرامەتە کە پێشتر ینی کێشە بووە مەوزوعەکە بەشێکی کەمی کەوتۆتە ناو زمانەوە کە کەسێک بە زمانی هاانی کەسێکی تر بکە لە ڕاستیە ئەسڵی مەوزوع لەویایە کە کەسێکی تر بکە بە کۆیلە ینی کەسێکی تر وا لێ بکە لە ڕێگەیەوە کە ناتوانێت بژی و کۆمەکی بکە بۆ ژیان و بەکاری بێنێ وەکو ئامێرێک چۆن ئێمە بۆ نمونە ئەسپەکەمان ئیشمان پێیەتی دەچین لە وەڕیشی بۆ دێنین و خۆمان ماندوو دەکەین و خزمەتی دەکەین بۆ ئەوەی بەکاری بێنین بۆ شێوەی کە خۆمان دەمانەوێت نەک ئەو دەیەوێت ینی بە جۆرێک لە جۆرەکان ئەمەی کە سەردارە خزمەتی کۆیلەکەی دەکات لەوێەوە کە دەبێ بیێڵێتەوە لە ژیان وە کۆیلەکەش بۆ ئەوەی بمێنێتەوە لە ژیانە چونکە زواتە بینێ سەرچاوەی بوونی وەمانی لە لای ئەم کەسەی ترە ڕازی دەبێ بەوەی ئیرادەی خۆی تەسلیمی ئەو بکە وە لێرە ئەم کەسە کەرامەتی نییە و ئەم کەسە شەخص نییە وە تاک نییە ئەم کەسە شتێکە لە شتەکان و ئەلێرا کەرامەت نامێنێ و کەرامەت عیبارەتە لەو ئیرادە لەو ویستەی کە من هەمە بۆ ئەوەی کە ژیانم بەو جۆرە ڕێک خەم کە دەمەوێ ڕێکی خەم نەک بەو جۆرەی کە کەسێکی تر دەیەوێت تەبەن لەناو کۆمەڵگای مۆدێرنە زەمینەیەک ژینگەیەک دروست کراوە بۆ ئەوەی کەسەکان ئازادانە ئەو توانایانەی کە تایانە وەکو ممکنێک وەکو توانایە گەیە لە ڕێگەی پەروەردەی پیشەیەوە ئەو توانایانە بکەن بە توانست ینی بیکەن بە توانایەک بۆ کارکردن کە بتوانێت کارێک لە کارە دیاریکراوەکان بکات و دوای ئەوەش کە تواناکە پێگەی شوێنەگەیە بۆ کارکردن کە دەتوانێت کار بکات لەوێ و لێرە هەمیشە مامەڵە لەگەڵ چیا دەکات لەگەڵ شتێکا دەکات کە گشتیە لەگەڵ سەردارێکا ناکە سەردارێکە شخصێکە لە شخصێکا بەرجەستە بووە مامەڵە لەگەڵ سەردارێکا دەکا کە زیاتر لە بوونەوەرێکی نادیارە ینی بوونەوەرێک نییە کە دیار بێت لە بەردەممانە بێت و بێ بتوانێت بە قسە شتێکمان پێ بڵێ یا بێ بریندارمان کا بە شێوەیەک لە شێوەکان و بێ قەرزاربانمان کا یا هەر شتێکی تر لەوانە کە کەرامەتی ئێمە بریندار دەکات ئێمە لە ناو شوێنێکی ئاوا مامەڵە لەگەڵ بەڕێوەبەرێکا دەکەین کە بەڕێوەبەرەکە وەکو ئێمە ئەرکێکی هەیە ئەویش وەکو ئێمە ئەرکی هەیە و من وش و ئەویش هەردووکمان ڕۆڵەی ئەو باوکەین کە پەیوەندەکەی ئێمەی ڕێخستۆوە چاودێری پەیوەندەکەمان دەکات و لێرەوە ئەو کۆیلایەتیەی ئینسان بۆ ئینسان لە ڕاستیا کۆتایی پێدێت و من پێم وایە ئەمە ینی کەرامەتەکە لەویایە ینی بۆ نمونە کە تۆ دەچیتە شوێنێک ئیش دەکەی کابرات مشکلەی نییە کە تۆ ئیشەکە بە باشی دەکەی دەیەوێت تۆ بەگوێی ئەو پێگەر ئیشەکەشی نەکەی ئێوە داوای کەرامەتت لێ دەکات داوای ئیشەکە لێ ناکات داوای ئەوە لێ دەکات کە تۆ کۆیلایەتی بکەی بۆ ئەو داوای ئەوە لێ دەکات لە بەرامبەر ئەو پارەی کە ئەو دەداتێ تۆ ملکەچی ئەو بی بە حەقونا یعنی ئەو کاتە ئەو تەرکیزی لەسەر ئیشەکە نییە ئەوەندە کاتێک ینی هەڵبژاردننی بۆ ئەو کەسانی کە دێن لە لای ئیش دەکەن ئەوەیە دەبنە کۆیلەی ئەو یان نابن ئەوە نییە کە ئیشەکە باش دەکەن یان نایکەن بەڵام لەوێ لای ئەو باوکەی کە هەیە ئەوەی کە چاودێری دەکرێت ئیشی کەسەکەیە نەک ملکەچیەکەی بۆ بەڕێوەبەرەکە چکە هەردووکیان بە پێ ڕێنمایی ئیش دەکەن و ئەوەیە ئەم کەسە کاتێک لێپرسینەوەی لێ دەکرێت کە ئیشەکەی باش کردووە یا باش نەیکردووە و کاتێکیشەوەی لێپرسینەوە لێ دەکا وەکو شەخصێک لێپرسینەوەی لێ ناکا وەکو کارمەندێک کە ئەرکێکی هەیە ئەرکەکەی جێبەجێ دەکات و وەکو ئەرک ئەمە دەکات و ئەم ئەرکە کێ پێی سپاردووە فعلەن ئەو وینە ئەو باوکو دایکە پێی سپاردووە کە لەو کۆمەلگایە هەیە و ئەو ئەرکەکەی پێ سپاردووە کە جێبەجێ بکات و هەر لادانێکیش لێرا ڕوو بدا و کاتە ئەو بۆی هەیە پەنا بۆ دایک و باوکەکە بەرێ بۆ نمونە لە ناو کۆمپانیایەکایە خاوەنی کۆمپانیاکە دەیەوێت کەسەکان نەگیشیان پێ بکات بیان کا بکۆیلە و کەرامەتیان بکڕێ ئەو کاتە ئەم کەسانە بۆیان هەیە لە لای حکوومەت لە ئەو شوێنانی کە پێویستە شکات بکەن لە خاوەنی کارەکە کە ئەمە کەسێکە دەیەوێت جێگەی باوکە گەورەکە بگرێت
لە کاتێکا و مافی ئەوە نییە و کەسیش مافی ئەوەی نییە کە حەقی باوکە گەورەکەی هەبێت کە ئاوا بکا کە ئێمە ئاوا بجوڵینەوە کە ئەو دەیەوێت وە باوکە گەورەکەی یاسایە ینی ئێمە وا دەجوڵینەوە کە مۆراڵەکە و یاساکە دەیەوێت بەڵام لێرە وا دەجوڵینەوە کە ئەو شخصە دەیەوێت و ئەمە جیاوازیەکەی وانی تۆ هەموو کاتێک دەتوانی بۆت هەیە کە باوک و باوکە ڕەمزیەکە و باوک و دایکە نادیارەکە ئاگادارکەیتەوە پەیوەندیان پێوەکەی کە لێرە باوکێک خەریکە دروست دەبێت و دەوێت باوکایەتی بەسەر ئێمەوە بکە ئەو کاتە فعلەن ئەو کەسەیانی سزا دەدێت وە کاتێ ڕێشی پێدەدرێت کە ئیش بکە کە ئەویش وەکو کوڕێکی ئەو باوکە ئیش بکەوە ئەرکەکەی جێبەجێ بکە کە سیستەمەکە پێیداوە لەبەرەواز دەکەم ڕاستە لەو شوێنەشەوە کە مەوزوعی قسە و بریندارکردنی یەکتر بە قسە و ئەمانە ینی کردەی زمانی ئەویش مەوزوعی کەرامەت تێی دەکەوێت بەڵام ئەوەی کە من دەمویست تەرکیزی بخەمە سەر بەڕاستی ئەوەیە کە ئەساسی ترە لە مەوزوعی زمانیانی بۆچی چونکە لە زمانی شابوونمونە تۆ لە ناو ئیشای کەسەکە لەوانەیە قسەیەکی ناشرینت پێ بڵێ یا شتێک زمان بەکاربێنێ یا لەسەر جادەی لە فەزای گشتیا کە ئەمە فەزایەکی ترە کە ڕەبتە بە مۆزوعی بیرروڕا و ئازادی و ئەوەی کە دەکەوێتە دەرەوەی کۆمەلگا پیشەیەکە مۆراڵێکی تر هەیە دەبێ باس لەو مۆراڵە بکرێت ئەو مۆراڵی کە لە دەرەوەی ئیشی پیشەیی هەیە ئەوە جارێ نهاتوومەتە سەری مۆزوعی بیرروڕا دەکەوێتە ناو ئەو مۆراڵێتەوە ینی مۆراڵی ناپیشەیی بەیوا مەگەر گەیشتی ناو سیمینارانی کە لەبارەی مۆراڵی ناپیشەییەوەیە ئەوەش باز دەکەین کە لە ویاش پاراستنی کەرامەت دەکەوێتە کوێ یعنی کەسەکە چی بکە کەرامەتی ئەوی تری نەپاراستووە بۆ نمونە لە قەراخ ئاوێکا کە خەڵک چۆ بۆ ئەوێ بۆ پشوو یا لە کافەیەکە یا لە شوێنەکە ئەم کەسە چی بکە کە شوێنی ئیش نییە ئەمە پەیوەندیەکە لێرە پیشەیی نییە ناپیشەیە ئەم کەسە چی بکە ینی تەعادای کردووەتە سەر کەرامەتی بەرامبەرەکەی ئەوە لە باسکردنی مۆراڵە ناپیشەیەکە دەچمەوە سەری و بە وردی باسی ئەوە دەکەم کە ئەوێش لەوێش بنەماکە کە ئەو مۆراڵەی لەسەر ڕاوەستاوە لە ڕاستیە مەوزوعی پاراستنی کەرامەتی تاکە